پاش بنیادنانەوەی سەرجەم و دەستگاکانی خۆبەڕێوەبەری و بەشداربوونی ڕاستەقینەوە پەیڕاوکردنی ئیرادە و خواستی گەل ئیدی هەنگاوی گرنگ نران بەرەو بنیادنانی ئەو دام و دەستگایانەی کە پێویستیەکی گرنگ بوون بۆ بەڕێوەبردنی کارە هەنووکەیی و ڕۆژانەیەکانی گەل. دوا بەدوای ڕزگاری هەرێمەکان لە ژێرچنگی چەتەکانی داعش بە خێرایی خەباتی سەر لە نوێ ئاوەدانکردنەوەی هەرێمەکان دەستی پێکرد و لەو پێناوەشدا بەڕێخستنکردنی کۆمەلگا و ئامادەکردنی تاکەکان بۆ ناسین و جێگاگرتنیە لە ناو سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیکدا خرایە ئەولێویەتی کاریەوە. دوای فراوانبوونی ژمارە و قەبارەی کۆمینەکان لە سەرجەمشار و شارۆچکەکانی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی ڕۆژئاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دامەزراوەیە کە بتوانێت کۆمینەکان لەژێر چەتری خۆی ڕێک بخات و چاودێری کار و خەباتەکانیان بکات پێویستیەکی گرنگ و لە پێشی نەبوو. ئەمانجش لە سەرەتادا ئەنجومەنی مەدەنی شارەکان کە پێک هاتبوون لە 6 لێژنە دامەزران. دواتر دوای دەمەزراندنەی سیستمی فیدراڵی باکووری سووریا ئەم ئەنجومەنانەش بە شێوەیەکی فەرمی دووبارە بەڕێخستن کرانەوە و لە ژێرناوی ئەنجومەنی ناوچەکان ژمارەی لێژنەکانیان لە 6 لێژنەوە زیاد کران بۆ 10 لێژنە. لە شاری کۆبانیش لە پاش ڕزگارکردنی شارەکە لە دەستی چەتەکانی داعش ئەنجومەنی ناوچەی کۆبانێ لە ڕێکەوتی 1/12/2017 دامەزرا. مجلس واتای و هات آفاکرن یکی 12/2017 هات آفاکرن پشتی شورشا کل روز آوا هاتا پیکرن دست پیک کومین هاتن آوا کرن پشت را مجلس هاتن آوا کرن او پیوستی ما به مجلسان هبو جبو به هاتن آوا کرن پشتی برخدانیا لکوبانی هاتا کرن در باس سیستم فدرالیا باکوری سوری بون وکی فدرالی داجی مجلسان هاتن آوا کرن او مجلسان ناحیه کوبانی یک جوا مجلسای دهندری مجلس دا 10 کمیته مهنه قوميتا فارستانية أبورية صلحية عدالة وصلحية پروردية جوانانا قوميتا جنية قوميتا چاند هنرية قوميتا شاردرية قوميتا كاروبار وجفاكية يعني او ده قوميتانا هاتن آواكرن جبو دهنديري سازيان دقي كاري خوا بكن وحرس لجنا كما يا قوميتا كما كانوا بين كاري خوا دنيف ملت دا چاوا نيرينا ملت نيريني او ملت درباس سازيان بكن وسيستما ما سيستما كجفاكيه جبو كانوا بين جفاكي بريفا ببن امو جفاكي وكي سيستما ك تبلهف بهفرا كار بكن كانوا بين دنجي جل بجي ريفا بريجينين پاش دامەزراندنی سیستمی فیدراڵی دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەڵبژاردن بۆ هاوسەرۆکانی ئەنجومەنی ناوچەی شارەکان ئەنجام درا و پاشان هاوسەرۆکانی لێژنەکانیش بە هەڵبژاردن لە ناوخۆیاندا دەستنیشان کران. بەم شێوازە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیک کە بناغەکەی کۆمینە تابەرزترین ئاست کە هەرێمە سەرجەمیان بەسراونەتەوە بە یەکەوە. وكي نظام ما الفيدري كوتين هم شاندن ناحي رابوري كوميناج مرتي پشتی کو راپوری وان تیگرتن امجی راپور خواج منطقه را رد کن و منطقه جی راپوری خواج مقاطعه را رد که و مقاطعه جی اقلیم را رد که یعنی سیستم ما هندری آوی وایا
از جار کردن بیشتر یعنی کمیته ما اونا لسر هفسروکی ای ناحیه هاتن سکناندن وانا دنگی خدا وان پشتی کمیله دنگی خدا وا کمیتانا هفسروک هاتن نیورا گرتن یا انتخاب کردن به اراده و حوالی مید هندیری ناحیه دا پشرا الکدار کردن جبوک و ام اندوا کمیته خواه بدن چکرن ده کمیته هاتن چکرن بنقاش به حوالا گشتره و هر حوالا کاری هات به ناس کردن و در بس سر کمیته خواه كومينة إيه قريدوي ناحي كوباني حيشتي ونه كومينة حيشتي ونه كومينان هبسروكي أوجي تدا هي جن وبيا تدا هنا حر كومينة كحر أم ببين 4-5 كومين دبنا كومين جهك حر كومين جهك كده وداري أرشيفك تداين چكاري سرو كومينان هي چكاري الجمعانات چه دبي او دوراتي جم ناحي كوباني يعني عملوه داره يعني دورة دار باصل به دورة داره سازی دنه تکمیل سر کومینان چه کارتی داده به او جلوه داره يعني ببین ناحي كوباني تين تکمیل خاددن چه مشکله د ناف گل ده هي د ناف کومینان ده هي آستنگی هي يعني ام ببیجن مجلس ناحي كوباني سير تواصل نيفان ملته وميفاني كوكونبن وميفاني إدارات دنا يعني درين مجلس مرة كام كونبن يعني مشكلة أنا أم دقين نجور ئامانج لە دەمەزراندنی ئەنجومەنی ناوچە لە شارەکان ئەوەیە پاسۆڕای گەل بە شێوەیەکی ڕوون و دیموکراتیک لە ئەنجومەنی ناوچەکاندا جێگا بگرێت هاوکات ببێتە ئاوێنەیەک بۆ خواست و داواکاریەکانی گەل لە نێو خۆبەرەوبەری ئەنجومەنی ناوچەی کۆبانێ 10 لێژنەی جیاواز هەن کە کاری هەریەک لە لێژنەکان تایبەتە بە بوارێکی دیاریکراوی بەڕێوەبەری گەل و لە ڕێگەی کۆمینەکانەوە ئەنجومەنی ناوچە و وەکو چاودێرێک سەرپرشتی کار و خەباتی لێژنەکان دەکات. لێژنەکانی نێو ئەنجومەنی ناوچەکان ڕاستەوخۆ لە پەیوەندیدان لەگەڵ لێژنەی کۆمینەکان و بەو شێوازەش پێکەوە وەکو ڕۆحێک لە ئەرکدان بۆ ڕاپەڕاندنی کاروباری گشتی هاوڵاتیان. گرنگی ئەنجومەنی ناوچەی شارەکان لەوەدایە کە دەبێتە پردێک لە نێوان گەل و کۆمینەکان لەگەڵ بەڕێوەبەرانی هەرێم، کانتۆن و کنگرەی گەلانی دیموکراتیک لە ئاستی هەرە ژووردا. واتە گەل بە ڕێگەی کۆمینەکانەوە داخوازی و دەنگی خۆی دەگەیەنێتە ئەنجومەنی ناوچەکان و لەوێشەوە بۆ ئەنجومەنی شار، ئەنجومەنی کانتۆن و لەوێشەوە بۆ ئەنجومەنی هەرێمەکان بەرز دەکرێتەوە و لەوێشەوە دەگاتە کنگرەی گەلانی دیموکراتیک. لە کاتی بەجێهێنانی ئەرکی هەریەک لە لێژنەکان یاخودبوونی کەموکوڕی لە ئەنجومەنی ناوچە و لێژنەکان ئەنجومەن بە شێوەیەکی دیموکراتیانە هەوڵ بۆ چارەسەری و بەلاوەنانی گرفتەکان ئەدات. البته مجلس لە چەند قۆناغی جیاواز دەساز بوون سەرەتا مەجلیسەکانی کە هەبوون لە هەفسەرۆکی کۆمینەکان پێک دەهاتن مەجلیسی منتەقەکان ینی هەر تاخەی بێژین هەفسەرۆکی هەژمارێک لە کۆمینەکان لەگەڵ یەکتر مەجلیسی تاقێکیان ساز دەکرد وەلەوێ دەرێ کێشەی کۆمینەکانیان دێنا بۆوێ وەلەوێ بڕیاریان لەسەر دەگرت و پێکیان دێنا ئەو میکانیزمێکی سادە بوو فقط دواتر کاتێکی هەڵبژارتن ساز بوون ینی هەڵبژارتن بە ئەوەی کە بگات بە دەرەجەی کە سیستەمی فێدرالی ساز ببێ لەوێدا هەم هەڵبژاردننی کۆمینەکان ساز بوون هەڵبژاردننی مەجلیسەکان و لەوەی دواوەی دی هاوسەرۆکی کۆمینەکان نا ئینسانە هەڵبژێردراوەکان ینی منتەخەبەکان هاتنە ناو مەجالیسەوە شێوازی پەیوەندی کۆمین لەگەڵ مەجلیسەکان هەندێک ئەو شتەی تێکەوت خەلەلی تێکەوت مەسەلە چ بوو ئەوەی بوو کە هەر مەجلیسەی لە مجموعەیەک کۆمیتە پێک دێ کە ئەو کۆمیتانە پێویستە لەسەر کۆمیتەیەکی مشابێک کە کۆمیندا هەیە لەسەرەوە خەبات بکەن ینی لەسەر لەسەر کۆمیتەکانە کە کۆمین و مەجلیس دەگەنە یەکتر یان لەسەر کار و خەباتە کە دەگەنە یەکتر هەر کۆمیتە مەسەن بێژین کۆمیتەی پەروەردەی کۆمین هەیە کۆمیتەی پەروەردەی مەجلیسیش هەیە ئەوانە ینی دەگەڵ یەکتر دە ئێرتبات دانزاتن تەنزیمەکە ئەو پێشکەوتووە ئی پاراستن هەیە ئی اقتصاد هەیە ئیوانە و ئاوا ئێرتباتێکی وا هەبێ
سیستمی خۆبەرەوبەری ئەنجومەنی ناحیەکان لە ڕێگەی دەهلێژنەکەیەوە کاروباری هاوڵاتیان بەڕێوە دەبات. لە کاتێک کە گەل داواکاری یان گازندەی هەبێت لە ڕێگای کۆمینەکانەوە گلەییەکەی دەگەیەنێتە ئەنجومەنی ناوچەکان. ئەنجومەنی ناوچەش ئەگەر توانای بەجێهێنانی ئەو داواکاریی نەبێت و لە ئەگەری نەبوونی توانای چارەسەرکردنی کێشەکان ئەوە ئەنجومەن پەنا دەباتە بەر بەرزکردنەوەی ئەو کێشەیە بۆ ئاستی کانتۆن. هاوشێوەی کۆمینەکان هەم بەڕێوەبەری ئەنجومەن و هەم بەڕێوەبەرانی لێژنەکانی ئەنجومەنی ناوچەکان بە شێوەی سیستمی هاوسەرۆکاتیە و لەلایەن ژن و پیاوەوە بە هاوبەشی بەڕێوە دەبرێن. پشتی کو انتخاب هاتن چێکرێن مەجلس هات ئاواکردن انتخاب هات چێکرێن وەکی سیستەما فدرالیە لە باکوور سووری و هەندری وێدا هەفسەرۆکەتی هات ئاواکردن. ئەو هەفسەرۆکەتی هات ئاواکردن ji bo بەشی هەواڵێ ژن یا خۆسەر تێدا بجی بگرێ و ئەی هەواڵێ زڵام تێدا جی بگرێ. شتۆ حاوجەتی هەفسەرۆکینەکێ نها ببین خلافك میوانی جن و پیاده چه ببین ما جن کانی واری گیشکی جم پی ببیجه بیجه خلاف سبی چه بیه دبی کنه کام بیوی پی رو ببیجه یعنی سبی چه خلافات چه کری بس کانی باری به هفسرو کری جن رو ببیجه سبی چه بیه جن بیتری پی جنه ناست که و ام ببین جه فهم دکه پر پسکری کنه تشت هنه تین حوالی زلام نکانه تیده جی بگرن یا بشو بینن واکاران جبر کو خوسره هفسروکتی ها تاوا کردن جبو کو امکانه بند چه پسکری تین لودری امکانه بند چهارسریه و بو بنن و کانه بند نقاش بکن بیتر جبو خوسری حوالی جنجی تیده جی خواگرتن وکی هفسروکتی فکرها که سروک آپوش مرا پیشکش کریه. گەلی شۆڕژگێر گەلێکە کە لە ناخی خۆیدا توانای خۆپاراستن و بەرگریکردنی لە خۆی هەبێت واتە گەلێکە نەتوانێت خۆی بپارێزێت دەستەمەوە کۆیلەیە بۆ تێپەڕین لە کۆیلایەتی یەکێک لە مەرجەکان بۆ کۆمەلگا ئەوەیە کە خۆی بتوانێت بەرگری لە خۆی بکات. پاراستنی ئاسایشی شار و ئامادەکردنی کۆمەلگا بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرش و ڕووداوێکی نەخوازراو یەک لە ئەرکەسەرەکیەکانی لێژنەی پاراستنی جەوهەری سەر بە ئەنجومەنی ناوچەکانە کە بەو بۆنەشەوە چاودێری لێژنەی پاراستنی سەرجەم کۆمینەکانی ژێر چەتری ئەنجومەن دەکات. لێژنەی هێزەکانی پاراستنی جەوهەری سەر بە ئەنجومەنی ناوچە بە گوێرەی پێویست بەشداری خۆپاراستنی کۆمەلگا دەکات و هاوکات لەگەڵ ئامادەکردنی کۆمەلگا لەباری سەربازیەوە بەشداری لە کارەکانی ئاسایش و بەرگری ناوشار و گەڕەکەکان دەکات. اليبجة واليبكة والقصدة في جبهات القتال. هێزی پاراستنی جەوهەری هێزێکی بەرگری کۆمەڵایەتیە کە ڕاستەوخۆ لەناو گەلدایە و لەلایەن گەلەوە بە گوێرەی پێویستی خۆی دروست دەکرێت. ئەو کەسانێکی هەڵدەبژێرین بۆ ئەم کارە ئەبێت لە بواری ئەخلاق و دانوستانەوە لەلایەن گەلەوە پەسەند بکرێن. أحمد أولا أحمد وجو أنا لو شواتشيا أولا أحمد دوري ما شاف دوم هنا بس هم الطاقان دانا نلبي جينا يعني زيبرن ساعات شن حتى ساعات شنه شاش حياة شاش اما هزا پاراستنه هاتا آواکرن پشتی پیوستی ما پی هبو ای بی باجاری جبر کو باجار مگو د کمکوجی را در باس بو هاتن داعش چته داعش در باس وی باجاری بون انسان کو د مال وان دا شارژ کردن ای کشتن ایو کردن وی ملتی مذهب کوم بون ما پیوستی دی کو ام پاراستنه خو بکن خو خبر با ببن بخوا کاری خو بکن یعنی هزا کی عسکری بلکه هزا کی یا پکا مجه اسایج هر کس اما اونا لدربای باجر ند باجر دان از پاراستن کار خو کاری کی جباکیه دندر جباکه ده جباکه بخویه بخوا خبره بود یعنی هر کس ممکنه یعنی هر اندام هر یک جباکه اندام هزا پاراستن به هر کس ذاتن هه لجنه مد هر کومینه ده نه
هر دره پاراستنا ما هي ام خواب خبره بدن جواک همو کانه به اندام هیزا پاراستنش برکو هیزا کی جواکیه هم پیوان هیزه هنه پیوان هیزه دست پی که یک دانستاندنی خواه جواک را دهالی اخلاق دا دهالی اول پیوان دا دبه که گور پیوان جواک نیزک ببه یعنی نه هیزا کی عسکری دا سلاف دار به هیزا کی جواکی گور جواک پرورده بکه و کار ها بکه تنظیم بعد کار ما ام جواک وقتی که پیوستیا که وقتی خطریا که وقتی تشک که ام دیرک من لجنه ما هنه ما گفت هندری کومیناندا ام لجنه خبر از دنوان تشتگیوانی ه او لجنانای سر کار هر کس کنن دم باش اول ندیم دم باش شلونه حالا واچه روشه واچه باشه پارسان باجر خواهد کنه آرامی ادمه نه تمام آرامی سلیسه ده پرخواشه علا سلام تشکیت نه نو ساویته پرخواشه تمام اما اول تجوین تمام دروی بتر مرحبا سلام روشه واچه تشتكيت هنا روشه چطوری؟ ولا روشه خوشه آرامی تشکت آرامی تشتکتن تمام سر کفتن بید بوزی وان برن تفتیش بکن ایوان جی ماکینو نو بکن تا ایوان بکن هوا شتر حتی روشه وای چطوری؟ روشه والبر چطوری؟ باشه تشتكيت هنا سر کفتن بجوارم عوسمان هاوکات لەگەڵ ئەوەی کە کاری ڕۆژانەی خۆشی ڕادەپەڕێنێت هەموو شەوێک لە کاتژمێر 6 ئێوارەوە لە ماڵ دێتە دەر چاودێری خەباتی ئەندامانی لێژنەی پاراستنی جەوهەری کۆمینی گەڕەکەکان دەکات کە بە کاری ئاسایش و پشکنینەوە لە ناو شار سەرقاڵن. ام نه گراوی می دوریاتان یک ام دوری می درد کردن روزانه ساعت 6 ایواره حتی 6 صبح هر دوره که ما شفر رهبری آنه تکلیف ما بر رهبری و دوریان ره اگر کوچه هبه آونا ام قردینه دکن قردینی وان ام دکرن پرسکری که هبن ام با پرسکری کان به هفته را چاره سر دکن ذاتن هر وقت داره ام تکمیل دکرن و شب داویا شبهی ام تکمیل دکرن و دم صبح و بالا بندیسا ام تکمیل دکرن و دوری ما بالا دبن یەک لە کۆڵەکەکانی کۆمەلگای دیموکراتیک لەسەر شانی ژناندایە و ئاستی ژیان و ئازادی ژن لە هەر کۆمەلگایەک ئاستی ئازادی و دیموکراتیک بوونی ئەو کۆمەلگایە دەستنیشان دەکات. سیستمی سەرمایەداری بە ڕێگەی ئایدۆلۆژیای لیبرالیزمەوە خۆی لەسەر داڕۆخانی ژن و تاگ لە کۆمەلگا بنیاد ناوە واتە کۆیلەکردنی ژن وەکو بناغێکی گرنگ بۆ کۆیلەکردنی کۆمەلگا سوودی لێ وەردەگیرێت بە پێچەوانەی ئەمەش ژیان و کەسایەتی ژن لە کۆمەلگای دیموکراتیکدا بناغەی دیموکراسیەتی پێکێناوە کۆمەلگایەک کە ژن تێیدا پێشەنگ نەبێت کۆمەلگایەک کە بیری دەسەڵاتی پیاوسالاری تێیدا زاڵ کراوە ڕۆڵگێڕانی ژن لەسەر جەمدام و دەستگاکان و بەڕێوەبەریەکاندا یەک لە ڕێگا سەرەکیەکانە بۆ لاوازکردن و ستڕینەوەی دەسەڵاتی پیاوسالاری لە سیستمی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی ڕۆژاوای کوردستان و باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش لێژنەی تایبەت بە ژنان لە کۆمین و ئەنجومەنی ناوچەکان هەڵدەستێت بە ئەرکی زیندووکردنەوەی ڕۆڵ و پێگەی ژن و ئامادەکردنیان بە گوێرەی پێوەرەکانی کۆمەلگای دیموکراتیک.
چارەسەری کێشەی پیشە و ئابووری بۆ ژنان یەک لەو پرسە گرنگانەیە کە لە لێژنەی ژنانی ئەنجومەنی ناوچەکان بە پێشکەشکردنی پرۆژەی ئابووری بە ژنان هەم کێشەی بێکاری لە ناو ژناندا چارەسەر دەکات و هەم پێگەی ژنان لە هەڵسوڕانی ژیانی کۆمەلگادا دەبوژێنێتەوە. لجنه جن ها بیترن ها کو ام بین گور جوا که ما کو دی بیزن دبی لجنه جن تفکری وان داره عالی انه پرسکری که جن و پایا تا دی مال جن جی او سازی جی هه بس لجنه جن جدایه لجنه جن تی پرسکری که نوبر جن بخوا ام بین ایکو کاری که امنها سرد سکنن بیتر سر پروژه جن یعنی دوازن تا دین ها پر شوی شورش رجاوت چی بو پر ایکو آستانگی دیبینن جن اعتبار هفجین خواهی شهید کردن تنجی دیمینن فهم قاسی کنه ام پروژه جوارا چیکن کمپراتیف جوارا چیکن اونها جی بیتر جی بو جن ایکو موظف دبن و کار جی دکن مشروع ازارو کن جوارا بدکن روضاتن حضاناتن او جی یعنی پروژه که مزن بو دسپیکی هندک بو سال بسال مزن بو نها کوبانی پر خوش کت یعنی تدی 4000 جن بیتر نها کار دکن کتنا سازیان و کتنا کاری ریخستنی و حالی زوری پر زحمت دبین پر شک دکشنن و با پروژه که مجموع را باکریه پر اوانه جی راحت بون زارق جی پیش کتن چید بن یعنی جن بیتر نها وانیه یعنی جدا کار جن و مال جن. کۆمەڵگەی ڕۆژاوای کوردستان بەدەر لە شوێنەکانی دیکەی کوردستان نەبووە و لە هەمبەر ژنان و ڕنگدانەوەیان لە ژیان و خەباتدا لەلایەن زێهنیەتی پیا و سالاریەوە بەردەوام لەمپەری لەبەردا دادەنرا بەڵام بە خەبات و پێداگری خودی ژنان و خۆسەلماندنیان لە گۆڕەپانی تێکۆشان توانیان کۆسپەکان بەلاوە بنێن و بەو پێش ڕۆژ لە دوای ڕۆژ پێکەی ژن لە شۆڕۆژدا گەشە بکات. نها بیتر پرسکریک یعنی تدی دسپیک شورش جوانی بیتر بو به اعتبار گور جوا که ما تدی بین منطقه که عشایرینه انه قد خابو جن در که کارد بکه ولا بین عیب بوجی یعنی بعد مثلا بالنسبه ما پر بین آستانگی چی بو بس بین بشه به شورشه انه جن جیب خواجی ناس کرن ناس نمه چی بو زانه بونجی چی بو یعنی جن نه کمی حوال خورده کانه کار بکه کانه زاری خواجی خودی بکه یعنی دست بکه ام بین پرسکری که مبچه بو بالی آبوری یعنی ام بین آبوری تنه بو که ام با پروژه دست ام بین پی بریخن و نقبول کردن جی هبو جوا که من نقبول کردن هبو انه قد خب انه عیب بس نه یعنی سال بسال گور راپور سال راد به پیشکتن چی بی نه گور کار ما ام سازی ام پیش هل بجارتن و سازی بابو رو برو اجماع زن جیدت بن زیادت بن انه ورن کار دغازن چرا ام بین شی عالی کانتون دعم چی بو انه اوانا جی ناس کردن چی بو زانبون چی بو انه جن جی اساس جن کانو بخوا خرابه کانو جی عالی جی آبوری جی خرابه کانو زاره که خواهی خودی بکه نه پیشکتن یعنی سال فرق که نبینه دست بکیه ادبین بلکی پشتی فداکاری هانه کد کوبانی دابایی و اوقاس شهید و پیشنگی یا پجه دا کوبانی ریزگار بو ادبین پر باندور هبو که نهاجی هر سازیا که دا هر رهبریا که دا جنک دیده حواله که جنک دیده و درکه جی یعنی تی قبول کردن و نبینو برای پرهاتی گوهرتنه بس نهاجی یعنی ما بخواه گور اجمار زن چید به و زیادت بن کوته نجمع و پرسکریکنان کم دبن یعنی نخواه که هلا کی اولی که کیف خاشید به تبع کو زور زعمت انه تفق جن بجبکی ولا بکار بکی بس هلا کی جی تزوی کو و پرسکریکا کم دبن کو او جنون در کوونتین او جم و کار جد غازن تزونی معنی خو پیشکتن کاری تداجیه یعنی پرسکریکی بیتر نه انه عالی جواکی بو و عالی آبوری بو انه او پرسکریکانا جی یعنی تزونی تم انجام جه یعنی فرق دکه جار بجار فرق دکه بیتر جی وانیه یعنی نه گور ایدگی ما وانیه پرسی ئاشتی و تەبایی لە ناو کۆمەڵگادا یەک لەو دیاردانە بووە کە لە دەرزەمانەوە کۆمەڵگای کوردی لەگەڵ خۆیدا تا بە ئەمڕۆ هێناویەتی. کللتوری تۆڵەکردنەوە و شەڕی خێڵەکی یەک لەو دیاردانە بووە کە لە کۆمەڵگای کوردیدا بەردەوام هەبووە و سەرچاوەی گەلێک شەڕ و ناکۆکی بووە لە ناو کورداندا. تا پێش لە شۆڕەشی ڕۆژاوا کەسانی متمانە پێکرا و ڕیشسپیان و گەورەی خێڵەکان بە شێوازی جۆراوجۆر هەوڵیان داوە و ئەوەی ئاشتی و تەبایی لە ناو کۆمەڵگادا بەرقەرار ببێت. بۆ نمونە ژنانی ڕۆژاوا پێشتر لە ژێر ناوی دایکانی ئاشتیدا هەڵدەستان بە کاری ئاشتی و تەبایی نێو کۆمەڵگا.
زحمتی پر کشاند جبر که دست پی که ظلم اطراف بجنه ندکر اطراف پی ندکر ماجی هیز قوات خوش پارتیا کارکر کردستان گرفته بود ام به و هیز قوات پارتیا کارکر کردستان ام دچون ما الا ظلم قانع دکر یعنی صبر که و پارتی هیا یعنی دغازه نه جارک نه دد نه سست الا قانع بکی من هیزا که خوش پارتیا کارکر کردستان گرفته بود از دچوم الا خواب ظلم قبول کردن دادا و تالیج الا جمره حرمت کردن ما خدا قبول کردن الا جمره جی حرمت کردن و قیمتا ما جی زانه بود و الا جی ما چهار سر دکر یعنی به صبره هم دچین سر ام به آری گرم ندچین ام هیدی به صبره دچین سر ما خوا الا بظلم دادا قبول کردن و حرمت جمره کردن تالی چارەسەرکردنی کێشەکانی نێو کۆمەلگا وەکو کێشەی خێزانی ئیداری بنەماڵەیی و ناوچەیی و چەندان دۆزی تر لێژنەی ئاشتی و تەبایی کۆمین و ئەنجومەنی ناوچەکان چارەسەرکردنی دەگرێتە ئەستۆی خۆی لاگەری نەگەیشتن بە چارەسەری گونجاو کەیسەکە دەگوازرێتەوە بۆ دادگا لجنة الصلحة هر يعني كسي نف خادا دقري ام بيجن كسي روسبي كسي هانا جواكي دا مقبول يعني واجي نف خادا يعني بدقري الوی درکیجی یعنی ام به هر کس تدی بونه بره دا که هر کس داره با مزنی عشیری خواهیان با کسی ام بیجن روسپید عشیری خواهد کسی مقبول دعوی خلوه درکی چاره سرد که الوی درکیجی ام به و هر کس یعنی و کسانی گیش که همو کسانا هندر لجنی مثل حدا هنه الوی درکیجی ویاجی یعنی ام بیجن لجنی صلحه کانه هم باندوری خالجوا که بکه یعنی جبرک و اندام یا کسانا یعنی اندام جوا کنه لێژنەی ئاشتی و تەبایی لەسەر پێوەرەکانی ئەخلاقی کۆمەلگا کار دەکات و دۆزی خەڵک بێ بەرامبەر چارەسەر دەکات و لە لایەکی دیکەشەوە ڕێگە خۆشکار بووە لە هەمبەر گەڕاندنەوەی کات بۆ ئەو کەسەی کە دۆزەکەی دەهێنێتە لای ئەم لێژنەیەوە ئاستا پرسکریکان پرگێن بیە دۆزنە هەبوون عمری خوا 40 سال بوون دۆزی هانە گران و یعنی دۆزی ئەمبی کوشتن قەتل یعنی هەبوون و پر چارەسەر بوون دوزک هبو عمر خود 40 سال بو نسکی 40 سالی بو بریا لجنه صلحه کمیته صلحه کاتی که چاره سر کرد و دوزاجی چقاسا محکمان دا دبونا بره وقتا که نظام هبو د محکمی نظام دا چاره سر نبو حواله ما لجنه صلحه چاره سر کردن و الهوانی وانا لماوی سالکدا لناو کۆمینەکانی کۆبانێدا لێژنەی ئاشتی و تەبایی ئەنجومەنی ناوچە بە نزیکەی ڕێژەیی 1000 دۆز چارەسەر دەکات بە گرتنەبەری ڕێکاری قەناعەت پێکردن ئەم لێژنەیە هەوڵ بۆ چارەسەری کێشەکان ئەدات و بەو شێوازەش ئاستی شەڕ و ناکۆکی تا ئاستێکی زۆر ڕووی لە دابەزین کردووە لێژنەی داد و ئاشتی و تەبایی ئەنجومەنی شارەکان بە ڕێگەی قەناعەتەوە کۆمەلگا بە ئاراستەی ئاشتی و پێکەوە ژیان هان ئەدات يعني نفو آیا که و ام دکنه و نه آد دیانه ام دکنه 4 سال کار ما در منطقه دومانیه يعني جار هيك مثلا 7 باج هاف كشتنا عم دكافني كي عملها 4 سر دكن يعني 2 باج هاف كشتنا عملها 4 سر دكن جن هاتي كشتنا عملها كافني 4 سر دكن كار ما قوميتي صلحه برسكري كي دعوان اي قتلان اي قتالان اي عرضان اي ملكان اي حوشان كار ما وني ام 4 سر دكن يعني بكذا كي 4 سر كر نقولوي هماج خبر خواستانه که خانیشینی عذاب نبینی نابه الا تکی عذاب ببینی ایمک ببینی هری وری نجارک ندد نچار هگر او مالا ما بقوتینی 10 جاراجی ام جوه مالا ناگرن هر کو ما قوتینن ام فتراک دمنیه دیسا دارن هر کو ما قبول ناک فتراک دمنیه دیسا دارن الا ما پرسکری که چاره سر دکن کار لجنه صلحه ونیه جواک يعني نظام دولته نظام بي دكتاتور هانا كواتيني جواك دورا راستيا خاخستنا دورا بيوان واخلاق جواك كات پر دور كات اما انها يعني هيدي جواك بدگاري و راستيا خو و اخلاق خو هاني بريه او جي بري يعني قومتي صلحه را برای کچاوا دوز چاره سر دبون برای کچاوا پرسکری که جواکی حل دبون باری را چاره سر دبن سالی چونی حیانی وقته یعنی حیا ساله 1750 محل کربون و ما 100 جی شانده بو محکمه تم الصلح بين عشيرتي
بيش آلتي وعلى الترتيب في مقاطعة كوباني وبجهود مشتركة وعمل متواصل وتنسيق بين لجان الصلح في تل أبيض وكوباني تم هذا اللقاء التصالحي الذي نحن فيه الآن. حتى تبي جاني نكية تنقل هذا تخورت نابه لسر وابن جهانا پشت سال نودي کویدی رولا تفکران آزادی الفرجی رولا خالصن کمیته هاتن آوا کرن و پشت کره و بریا و دارن هات آوا کرن دای گلن هریمه اورو سپیمه اوره و بریا وان بس تو 4 ساعتان حاضر بود کار بکن تو پرسکری که 4 سر بکن و مینا که ودن هنه اف کو باندور مگوش سال نودی دادات دست بکرون پشت 2012 بیتر دفعه قاده در رول خاطر لیستن کسی که مداخله کرن و خواستن به پرسکریکه 4 سر بکن یک جوان با وفا خورده که جیان هایی به قضا که بدایی بو چه گفت هنگی که گله کسانان مداخله کرد هنگی گله کسانان ویرا دن کرد جهالیان و مالباتان و مریان و دوستان هر کسی که ایناست که مداخله کرد گو تمام دما که اون هر کسی که خواستن به دوزه 4 سر بکن و دو کوبانی دونگیش کوبانی نه دو کوبانی داشی به صدان دو دامادوی گیش هزاران شهید هنه اجی حساب دکن واکر من قربان شهید کوبانی و قربان گل کوبانی بی و من عاف کرد کلام بیانجیه و کلام نشناجیه به نوی لجنه سلحه از حد مالباتان سلام دکن گل حاضر سلام دکن وانا باس دکن زاري وانا ري زاري وانا راد مسلم برا باش ملات راب من بناكي وملا سلامتكم هنەری دابینکردنی پێویستیەکانی ژیان لە کۆمەلگای دیموکراتیک یەک لەو بابەتە گرنگانەیە کە پێشمەرجی زیندویی و ئاسوودەیە لە هەر کۆمەلگایەکدا کە ئەمڕۆکە بە ئابووری ناوزە دەکرێت. دابینکردنی ئیش و بژیوی ژیان لە کۆمەلگای دیموکراتیکدا لە ئەستۆی لێژنەی ئابووری کۆمینەکانە کە لە ژێر چەتری لێژنەی ئابووری ئەنجومەنی ناوچەکاندا ڕێک دەخرێن. پرانی کمیته ماتی دا جی دگره کمیته آبوری کار ما زراعت تقریبا کار ما نگی کار زراعت آبوری و باجر کوچه هم پیاده من هم لسر سکنن گنجی ماده هنر گریداین 17 گنجی ماده گریداین در ناحیه کوبانه دا اما گنده خواهی چوپینن لجنه ماده در و کومینه دا هنر ذات تشتیان مدا گریدای هم هندر کومینه خواهد شوپینن جبر سیستم ما کومینه لجنه مد هندر کومینه دا به لجنه آبوری را تکیلی خواهنه ایمجی به لجنه مقاطعه را بره و بره جورا تکیلی مهنه که هم کار خواهی به را سیستم خود مشینن کار هم وید دکن هندر قومیتا مدا یک قد کرنا مازوت جبو جودکاران مزارعه ما ضد رسخات وانا هم جوان را چه دکن رسخات بیران و کار وان دشوپینن و چه موضوع کماوی کوچیه هم جوان را در فتح دست میده هی هم جوان را پیدا دکن هیدا بتش ندین هنه اوجی گردای آبوری گشتینه ناحیا باجرن ای باجر گشتینه ای مقاطعه جی و این هم جی بوان را دبن آلی کار سر سکنن بین فرنان بین آشان بین سامان بین مفقسه بین امیاتانه بین مسمکه بین بیوت بلاسیکی اموار امجی بویر اموار آلی کارن بوان را کار دکن سر دی کاری سکن یعنی تی کلمه به هم مجلس ما مقاطعه آبوری راجه همجی جوین ما مهانه و ح 15 رو ناحیه کوبانه را مجلس ما کوبانه بویر راجه جوین های چه دکن راپورت خود دد نوانجی و دد نوانجی زاتم هر جهت راجی تی کلمه هم کار دکنه ئابووریەکی کۆمیناڵ یان هەرەوەزی
یەک لە کۆڵەکە سەرەکیەکانی کۆمەلگای دیموکراتیکە کە بۆ بنیانانی سیستمێکی وەها کۆمەلگا ڕوبەڕووی گەلێک کۆسپ و تەگەرە دەبێتەوە. ئەو تشتێ هانە کۆپراتیفێمە پێش ناکەون دەسە بەخواانە سەبەبە باوەریە گەل بخوا تەنەیە کل هەف گەل بجەوێ و کۆپراتیفەکە بە هەڤڕە 10 ئینسان 15 ئینسان چێ بکەن و کۆپراتیفەخوا پێشتا بدەن سەبەبە ددیان ئابووریە ji ber ti demî gel dem dixwaze yanî dixwaze destekeke aborî ku bide wana ku ewna jî kooperativek xwe birêva bin ti de ew jî destek jî aborî heta niha ji gera pêşniyar nekiriye nedayê gele êva jî tengayeke ye ji wê tengayê jî hem yek jê gel baweriya xwe pir kooperativa tune dixwaze karê xwe bi şexsî bike hîn nekete ser vê sîstemê واجی ارکاجی لسر ما کلجنان دمینه که ام گل پرورده بکن که گل زانه ببه که گل کوپراتیف ناس بکه که اجبر کوپراتیف اساسا گلانن گل پیشکتنا گلان لسر کوپراتیف هم پیشت که لێژنەی پەروەردەی ئەنجومەنی ناوچەکان بەرپرسە لە هەمەر پەروەردەکردن و بەرزکردنەوەی ئاستی زانیاری کۆمەلگا هەر بۆ پێش لەژێر چەتری خۆیدا سەرجەم کۆمین و خوێندنگاکان ڕێک دەخات. Di komîna da komîta perwerde hat tefêlkirin û çi pirsgirêkê dibistan hebe, pirsgirêkê mamostan hebe, pirsgirêkê şagirdan hebe ew tene gelme. Adin em di rêveberiya dibistan da ya kevca demokratîk em cê xwe di wirda jî digirin ji ber ku karê bîtir li dibistanan, li mamostan, li gel şagirdan bîtir rêveberiya dibistanan a kevca demokratîk pê radibe. Lwakê de em cê xwe di wirda jî digirin rojane tê şopandin dibistan têne şopandin şagirt têne şopandin pirsgirêkê mamostan ku çavê pirsgirêkê şagirdan ku hebin bîtir em di wirda çareser dikin. گەنجان وەکو هێزی دینامیکی هەر کۆمەلگایەک بەرپرسن لە پێشنگایەتی کۆمەلگادا لە سیستمی خۆبەرەوبەری دیموکراتیکدا بە پێچەوانەی سیستمی دەوڵەتنەتەوەکان توێژی گەنجان لەسەر جەمجومگەکانی بەڕێوەبەریدا بەشداری کارایان پێدەکرێت و بە مەبەستی بوژاندنەوەی کۆمەلگا ڕۆڵەی پێشنگایەتیان پێدەسپێرێت. نحن كلجنة شباب الرياضة نحط كل حملنا وكل ثقلنا ومجهودنا على لجنة الشبيبة في الكومين التواصل المباشر مع الشباب الموجودين في الكومينات تنظيم الشباب على مستوى الكومين وعلى مستوى البلدة وعلى مستوى الناحية طبعا نقوم بأعمال كثير في هذه اللجنة إن كانت لتنظيم الشباب أو لتثقيف الشباب من الناحية الثقافية من الناحية الاجتماعية وأيضا من ناحية الواجبات المطلوبة من الشباب أو كيفية المطالبة بحقوق الشباب. طبعا ام جوان بنافا ريخستنا جوا كده ام رولا خوغلكي برمزن ام دستينن كجوان وك ريبري مي دبيجد بما بجوانتي دس بيكر مي بجوانتي بسر كيفن ام دبي غور بي اشتغاليا وينا در كيفن غور كتي قطع داي جوانا جوان يعني اساسي جوا كينا ام كرولا جوانا ناف جوا كده د وقتي مي حالي د ام تشد بس جريك عادك شينن اف هين ذهنيتها قبطاليس مع سري مدي ام كجوان نافا سازياد ام اي جواكيتين بالي خده ام وتنظيم دكن بريخسن دكن پرورداد ددنوانا كپروردي ما برخوا قال كيف راكريه يعني پروردي ما برن اكاديميه ما جي پرورداد ام دديم وانا برن مركز أمي تنمية أنا حاليا أمي فكن ناحية مي غربيدة أو جي جبو ثقافتها فاجواناية جبو جبي إطاري يعني إنه أف خولو سس دبينن جبي إطاري در كيفن وبثقة أخافتني خبدن وبثقة بيش كيفن وبشقار عزيبن ويعني أف ولو جوان تم مختار دبي جوان تم ولو جوان وقلينا
تم طاقاتي وانا هنا انه بدن ايه دورة خدنارن يعني قالك جا زحمتيا بواردكشينن ام جي تخوازن ام فات طاقاتي خوا ام باليكاري بواره بن قفات طاقاتي خوا درخن انه كس ايشي خوجوانا نينه بنفكري خو بنفلسفه خو بنتخلفيا عقلي خو كس سيطري سر عقلي وانا جوان يعني جوان وق ما قول جوان اساسي جواكينا. راح نحكي انه قبل بالسنوات الماضيه ما قبل وجود الاداره الذاتيه في شمال وشرق سوريا كان دور الشباب مهمش جدا، ما كان يتاخذ بآراء الشباب لا من الناحية السياسية ولا من الناحية الاجتماعية ولا من أي ناحية، فقط هم عليهم حماية الوطن، أي ما يسمى بدرع السلطة أو تجمع شباب لحماية أشخاص إن كانوا سياسيين أو إن كانوا كذا. ما في أي اهتمام من ناحية الشباب. وجود الإدارة الذاتية في شمال وشرق سوريا وتشكيل المجالس وتشكيل لجان الشباب في إن كان في المقاطعة أو في الناحية أو في البلدة والكومين. للجنة أنجمني شاركان دا لجنة کی دیکه وکو لجنه تندرستیش هيا که برپرس لپرورده و دابین کرنی پیداوستی تندرستیکانی کۆمینەکان. کۆمەڵە نرخە مادی و معنەویەکانی هەر کۆمەلگایەک کە لە سەرەتای دروستبوونیەوە تا بە ئەمڕۆ لەگەڵ خۆیدا هێناویەتی فەرهەنگی ئەو کۆمەلگایە پێک دێنێت. بە درێژایی 2700 ساڵە گەلی کورد دوا بە دوای هەڵوەشاندنەوەی کنفدراسیۆنی مادەکان هاوتەریب لەگەڵ ڕەشەکوژیە یەک لە دوایەکەکانی کە لەلایەن دەوڵەت و هێزەکانی دەوروبەریەوە بەسەری داهاتووە بەردەوام لەبەری کولتوری و فەرهەنگیشەوە ڕوبەڕووی ژنۆسایت و پاکتاوی فەرهەنگی بووەتەوە. بۆ بەرگریکردن لە کۆمەلگا لە ئەنجومەنی شارەکان لە پلەی یەکەمدا گرنگیەکی زۆر بە ژیاننەوەی فەرهەنگە ڕەسانە دیموکراتیەکانی گەلان ئەدرێت و بە بوژاندنەوەی فەرهەنگ کۆمەلگا خاوەنداری لە ناسنامەی خۆی دەکات. ئەو حەزکردنا di neqeba civatê de naskirina nasnama xwe, naskirina zimanê xwe, naskirina dîroka xwe, naskirina erdnîgariya xwe, ev timam bengehê çandê ne. İnsan dema va tişta naz dike, dema mero tişkî naz dike, mero hez wî tiştî dike. Dema got ez dîroka xwe naz bikim, dema got ez erdnîgariya xwe naz bikim, dema got ez welatê xwe naz bikim, ez ê hij welatê xwe bikim. Ji xwe pirsgirêkê me civatê îro roj timam divê meselê de ne enu me xwe naz nekiriye. Civata me ew hezkirina welatê wî pêr çê nebûye. Ji ber wilo jê em bêjin insanê me dûrî çanda xwe ye. Çand ne tenê cil û bergin. Çand ku te dîroka xwe nas kir û te hij welatê xwe kir û te parastina welatê xwe kir ew hingê em dibêjin ev insanê ha insankî welat parêz. Çiman bê welat parêz welatê xwe diparêzî. Di meclisê de ji xwe 10 komîtê me hene ji dumrê wan jî jindirê wan jî komîta çandê ye. Erkê vê komîtê çi ye? Erkê vê komîtê got em civatek çandî civatek heta dereca dawî welatê xwe girê dayî insanek got hij welatê xwe bike, welatê xwe biparêzê, karibê welatê xwe welî derkeve. Em vî tiştê ha di hundirê civaka xwe de roj bi roj bi pêş xînin. Em çanda insanê xwe, ciwanê xwe, zarokê xwe em çanda wa wa bidin naskirin. Lê ema me gelek kelem li pêşiya xwe dîtin ji ber çê? Ji ber ew insanê me gelekî jî dûrî çanda xwe ketiye. Ew insan heta got wî vegerînê gelekî hêzik mazan îşter divê, rê û rêbazên cuda îşter divên, karek elmî îşter bêjim lêkolînên mezin divên heta got tê insanê te ev insanê got jê rêya xwe dûr ketiye, ji çanda xwe dûr ketiye, tu wê vegerînê ser rêya wî tu ser çanda wî bidê meşandin, bi rastî jî hêzik gelekî xurt cêr ve heta got vî insanî vegerînê. Lê em bêjin em di destpêka avakirina insan de di dibistana de em hêdî
çanda xwe vegerîn di dibistana de em dest pê bikin em zarokê xwe perwerdeyî çanda wa bikin em zarokê xwe perwerdeyî em heskirina welatê wa hundirê wa biçînin wê hingê çanda me wê sera rast bibê. نا مجلس سیستمی که شورایی او لازمه مثلا کومین او سلوله کوملاتین که لشونی جدا جدا خوان برای خستن کرده و کوملگاه که گشتو درجه ل اراده اما او خو همش شيء مستقل نیه يعني خو سره خود كفايه اما دابراو نیه يعني بشكل نيازه كان يكون ملقايا او كومينا قوتي تيرناك كتامين بك نه فقط نيازه مادي كان اما الدنيا كي او الدنيا كده تجينك هر شيء دقل يكتر ده ارتباط تا مثلا ايا كومينك بتنيا شلون دتواني مثلا لاصلي تندرستي مثلا هري جوردا مثلا بيوستي تندرستي كوملغا تامين بك هذا تواني كومينك بتنيا مثلا بمارستاني كي جورا ساس بتاعك مثلا بو مجموعه كده ناو كومينك ده ما تواني يعني دتواني مثلا تنيا كومينك دتواني بيداويستي باراسني كان بتواوي تامين بك يعني بس تنيا او درجه يعني سازمانديه كي وسع ترينا بس او شوازه بيوسته به مثلا اگر او براور كي مثلا ك معلومات هي قبيله هي اخوان بري خصندكن ودي هذا تشارتشي عشيره د اخوان بري خصندكن اگر بشوازه كي مودرن باس لبكن نه بمعنى فرهنگي دواكوتو بمعنى كي يعني سردميانه باس لبكن كومينا كان جاي دوري دبن يعني سلولن خوان بري خصن كردوا تا درجه كي زور بيست كان بيكدين اما لوي زورتر سيستمي كي بريوبري كي تريج لازمه بس بشوازي شوراي تعاصي بلده كان لازمه ده اصلي ناحيه ده مجلس لازمه ده اصلي كانتون ده مجلس لازمه ده اصلي هرم ده مجلس لازمه و هري دوای ده اصلي همو باكوري سوريا ده مجلس لازمه شورايك لازمه ك لسر مواردي گشتيتر بريار بگرن او ناتو معناه كإرادة كومين من بيدكره اما او بشرط كومين لسر بنما كإرادة باش بري خصن كرابه تنا او كات اگر كومين باش بري خصن نكرابه تنيا لسر اساس بيوستي كان به او كات او مواتنا لكاتي بريار كان ده تنيا لبرامبر امري واقع ده دمينيته يعني وكو يعني بريار كان لشوني كي جراوه و او بريارانا تنفيذ دكري اجراء دكري لسر مواتنكي لسر حاولاتيكي كبخوي دوريكي نابي دو بريارانا ده ويكومين ده او دوري بداتي يعني او دوري بشداري ده بريارا كان ده او دوري بشداري ده همو اعمالي او ولاته ده تبي كومين كان او بدا بانسان كان ناو خوي كومين ده او ده او توازنه او بيونديه تبي زور جنب باريزري ودوني ودا بري خصن كني كومين كان دوريك زور اساسي دبيني بويكا او جمانه او مترسي او كا سيستم او عمودي ببي سيستم لسرو بميني تنك ناوغلوا او مترسي او جماني لا بري ایرو روز ام هول دادن گو ام چالکی برنگ چالکیا ام چالکینی چاندی هنری ام دندره دارستانا ده دندره دکولانا ده ام هر دری ام مثلا چاندا خو تارا ده ام پیشکش بکن و بدن انسان خو و بهرن گو او حسکرن دندره انسان مده چی ببیج علی چاندا بیده ام ها ایرو روش خو و چالاکی جمع هیا اوه چالاکیه جیکیت يعني جيكي عام هم شيء لكن حركس لي حاضر دبي إيروش إينا حركس لدارستان الحديقة حاضرة أم دشين نور أم شاركي كل دار دخن أم دوه هندري شاركي ده أخافتني ما هنا أم سر شاندا خد أخبن أم شاندا خب بحر بيكات دور ده هنا أم شاندا خب وارجي بارفا دكين ش عرب بن ش كرد بن ش سريان بن ام بزماني عربي جي باخبن ام بزماني كردي جي باخبن ام هول بدن خو يعني اف رنگي شيوازي جو ام كاربن مثلا چاندا خو به پیش خينن ام دخوازن اف حيصال
قال ما البرخود ده تكوشين قهرمانتي فدكاري سرهلدان و ایریش گل سر جواکا متکرن دریا چانده ده انجخ ام بپارزن و ام گل خو زندی بکن چانده خو بپارزن رز و حرمت جبو گل منی پیروز ام دخوازن جنها و شونده ده آلیه پاراستنا چاند زمان ویجه هنر عرف و عادات فلکلور دیلان ما هر تشتی ما ام بپارزن ام زندی بکن و ام ملت خوشی رحکی زندی تخناف گلده و ام مورالش گلی خوشی بگرن دیسا ونجرز و حرمتين سباش بو كداوا وهاتناوا ونحمل سرسرا وسرشعبا هاتنا اجبر انسان ما خورت ما جوان ما افس ده سالايه جی چاندا خو دور بو چاندا خو ندیدید چانداوی سر قدغه بو ایرو روش با آزادی به سربستی هم بجین ایرو روش تولی دیلانا خود به راجی دسمال سر گوونده ده دیلانا خود گرینه او نشانا او حسکرنا انسان جی چانداوی ره گریدان اویش چانداوی ره اما بیرنگی بردوام بکن لحر داره جارك دستما بقره بنار الميرامينا قال خانه وشبر بيتك لنا ولار لاره ولار لاره هزك اشكمك قمده